ذكر رحمة ربك عبده زكريا. زكريا عليه الصلاة والسلام نجار بو، پیشەکەی دارتاشی بوو، بەڵام لكنه كان عند الله نبيا مرسلا، بەڵام لای خوا پێغەمبەر بوو. کەواتە قیمەتی تۆ بەهای تۆ لە وەزیفەتەکەتا نییە. وەزیفەتەکەی تۆ هەر شتێ بێ بەها و قیمەتەکەی تۆ ئەوە نییە. خەڵکێکی ڕەنگە کە ناز بێت، ژینگە پارێز، باشە من تۆ هیچ قیمەتێکی بۆ دانانین، بەڵام لای خوا زۆر کەریمە، لای خوا زۆر بەڕێزە. کەسی واش هەیە دە کەس بەس پەلاماری دەرگای سیاری بۆ دا سیاری بۆ بکاتەوە، بەڵام لای خوای پەروەردگار لا تزین عند الله جناح بعوضة. قیمەتی مێشێکی نییە، بەڵکو قیمەتی باڵە مێشولێکیشی نییە. نەیاشیل و ناوبانگ و ناو لە خۆت بکەرەوە. شێخ، مەلا، مامۆستا، دکتۆر، پرۆفیسۆر، ئەمانە بۆ دنیا خۆشە، ئەمانە بە قیمەتت ناکەن لای ئەڵڵا. ڕوبەما ڕەنگە مامۆستای وهە بێ عەمامەکەی 2 کیلۆ بێت، بەڵام لای خوای پەروەردگار هیچ نرخێکی نەبێت. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ: إن لله عبادة أشعث أغبر مدفوع بالأبواب لو أقسم على الله لأبره. کۆمەڵی عەبد هەیە کەس نایان ناسێ، ئەوەنە فەقیر و هەژارن. ئەشعەث ئەغبەرە کە ئەی بینیت چڵکن، جلێکی دا متواضعی لە بەرای ڕەنگە لە لەنگە کڕیبەتی بای 2000 3000 بێت. مدفوع بالأبواب، کرێکاری بۆ ئەم ئەوکا، ڕۆژێ بۆ ئەوی ئەکا، لە دەرگای ئەو وەستاوە، هەر ڕۆژە لە شەقام و لە کۆڵانێکە ئیشەکات. بەڵام ئەوەندە پیاوێکی بەڕێزە لای خوا، لو أقسم على الله لأبره، ئەگەر سوێن بخوا لەسەر خوا، بڵێ خوایە قەسەم بە جەلالت ئەبێ فڵانشتم بۆ بکەی بۆ یەکەت. کەواتە قیمەت و بەهای تۆ لە وەزیفەکەتا نییە، نەخەڵەتی بەدالەکەت بە دکتۆرەکەت، نەخەڵەتی کە تۆ مامۆستای تر بڵێ من مامۆسا مادام مامۆسام ئەبێ هەموو خەڵک ڕێزم لێ بگرێت. وەڵام من پرۆفیسۆرم، من دکتۆرم، عیادەکەم ڕۆژی 100 کەس سەردانی ئەکات. نا، قیمەتی تۆ لەوەیان نییە. بەها و نرخی تۆ إن أكرمكم عند الله أتقاكم. بۆیە وەزیفەکەت هەر شتێکە، نرخەکەت لای خوای پەروەردگار عیبادەتەکەت ئەیسەلمێنێت، تەقوا و خواناسیەکەت هەڵسەنگاندنی بۆ کات. بۆیە کاتێ کرێکاری، کاتێ پاکەرەوەی، کاتێ هەر ئیشێکەکەی حرەسیت، خۆت بەکەم نەزانیت. تۆ مادام بینی خۆت لەگەڵ خوایە خۆشە، تۆ لە لای خوا زۆر گەورەیت.